کەسێکی تایبەت هەیە لە ژیانتدا بڕابێت و بیری بکەی یان لە دەستتدا بێ؟ بەڵێ. کێ بۆ گرەسی؟ یعنی چۆن کێ بووە؟ یعنی کێ بۆ ئەو کەسێک کە لە دەستتدا لە ژیانە ڕۆژت خزم بوو، کەس بوو، هاوڕێ بوو، خۆشەویستم بوو لە دەستتداوە؟ کۆتایی بە نێوانتان هاتووە یان خوا نەخواستن؟ کۆتایی بە نێوانمان هاتووە، بەڵام دیسانەوە شادی کردومەتەوە بە هاتنەوەی. ئەوە کەی لە دەستدانە؟ بەڵام ئەو لە دەستدانە زۆر زەحمەتە. تۆ ئەگەر یەک دەقەیش بێ لە دەستدانی کەسێکی عزیز بۆ ژیان زۆر زەحمەتە. لە دەستتدا و دواتر بەدەستە هێنایەوە؟ بەڵێ، بەڵام هەر ئەو ئازارە لە دڵما ماوە. چی بکاتە لە بیریکەی ئەو ئازارە؟ کات هەست دەکەم هەندێک جار بەشێک لە بەتایبەت شاعیرەکان کە تێکستێک ئەنووسن ئەڵێن پێویستمان بە کەسێکە کە بمان سووتێنێ بووی بتوانین ئیلهامی نووسینی باشترمان بۆ بێ. هیچ ئەو شتانە بێ بەسەر چاوی ئیلهام بۆ تۆ، ئەو دابڕانە بۆ بە ئیلهام بۆ تۆ کە تۆ گۆرانیەک بڵێ تایبەت بە دابڕانی خۆت بێ؟ بەڵێ بێگومان یەکێک لە گۆرانەکانم ئاوازی خۆمە و شعری باوکمە تاوەبارانی فرمێسکی چاوم پەڵەیدا لەسەر پێڵی خوساوم هەناسەم کزەی بزەی کوێستانە و ئەو گۆرانیە زۆر تابی لەسەر ژیانی خۆمە. ژیانی خۆتە. بەڵێ بێگومان